سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش لە ئاسۆی زانکۆ لە خزمەتتانین بۆ درێژەدان بە باسکردنی بەشە پزیشکەکان لە پەیمانگە تەکنیکەکانی هەرێمی کوردستان تاوەکو بزانین کەمترین کۆنمرەکانی بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران چەند بوونە. لەم ڤیدیۆیەدا باسی بەشی سڕکردن بۆ ئێوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆڵاین و پارالێل چەند بوونە و لە چەند شاری هەرێمی کوردستان ئەم بەشەمان هەیە. ئێوەش دەتوانن بۆ وەرگرتنی داتا و زانیاریەکان بینەری ڤیدیۆکەمان بن. ئەوەی لە خشتەکە بینیتان بەشەکانی پەیمانگە بوو بەشی سڕکردن. ئاخۆ کەمترین کۆنمرە وەرگیراوەکان تا چەند سوودمان پێ ئەگەیەنێت و بۆچی ئەتوانی بەکاری بێنیت. تەوان لە پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین ئەتوانین بۆ ئەم ساڵی خوێنی 2023-2024 وەکو داتا و زانیاری بەکاری بێنین. خۆشەویستان، یەکەم لەسەر بەشی سڕکردن یاخود سێ یەکەمەکەی ئەچنەوە کۆلێژی تەکنیکی و تەندروستی بەشی چارەسەری سروشتی بە هیوای ئەوەی ئەو کەسانی کە حەزیان بەم بەشەیە سوودی لێ بێن و بتوانن نمرەی باش بەدەست بێن و ئاواتەکانیان بەدی بێنن. ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان بێ بەش مەکەن لە وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە.